زانکۆی جیهان لە سەرەتای دەستپێکیوە ئامانجی ئەوە نەبووە تەنها فێرکردنی قوتابی لە چوارچێوەی زانکۆ، بەڵکو یەکێک لە ئامانجەکانی ئێمەەوە بووە خزمەتی کۆمەلگا پەرەپێدان بە دام و دەستگاکانی حکومەت و بەرەو پێشبردنیان هەروە کەرتی تایبەتیش. یەکێک لە ئامانجە گەنگەکانی ئێمە ئەوە بووە گەشەپێدانی توانای مرۆڤ لە کوردستانە. بۆ ئەمە بەستەیش ئێمە چەندی کاری باشمان کردووە لە ماوەی ڕابردووە بە تایبەتیش لەگەڵ وەزارەتی پەروەردە کە بڕیارێک درا وانەکانی بیرکاری و بایۆلۆجی بکرێتە زمانی ئینگلیزی. زانکۆی جیهان لە ساڵی 2015 و 16 دەستپێشخەر بوو ئەو کارێ ئەنجامدا لەگەڵ وەزارەتی پەروەردە. خولێکی ترمان کردەوە بۆ سەرکردەی کارگێڕی بۆ بەڕێوەبەرە گشتیەکان و یاریدەدەرەکانی لە هەموو بەڕێوەبەرایەتە گشتیەکانی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان. لە کاتی کۆرۆنەیشە خولێکی باشمان ئەنجامدا بۆ هەموو مامۆستایان و بەڕێوەبەرەکان لە هەر سێ پارێزگا لە کاتی ئیلێرنینگ چۆنێتی بەڕێوەبردنی سیستێمەکانی ئیلێرنینگ لە قوتابخانەکانی کوردستان. هەروە ئەم خولەی شێشێک لەو خولانە کە ئەنجامەدرێت بۆ پەرەپێدان بە توانای مامۆستا بەڕێزەکان. نەک تەنها بۆ وەزارەتی پەروەردە بەڵکو بۆ وەزارەتەکانی تریش ئێمە خولمان ئەنجاودا و کاریگەری باشیش هەبووە لەسەر ئاستی کارمەندانی ئەو وەزارەتانە. لەم خولەی کە ئێستا لە مانگی 9 ئەنجام درا لە هەر سێ پارێزگای هەولێر و سلێمانی ئامارەکان بەم شێوە بوون. لە زانکۆی جیهان هەولێر 118 کەس بەشدار بوو، لە زانکۆی جیهانی سلێمانی 124 کەس بەشدار بوو، لە زانکۆی جیهانی دهۆک 33 کەس بەشدار بوو. لە ئەنجامی تاقیکردنەوە هەڵسەنگاندنە ژمارەی دەرچوان لە خولەکەی هەولێر 76 کەس بوو، لە سلێمانی 98 کەس بوو، لە دهۆک 33 کەس بوو. ئەو خولەیش 5 تەوەری سەرەکی لە خۆی گردەوە. یەکەم خوێندن لەسەر بنەمای کارەمەیی، دووهەم قوتابی چەقی پرۆگرامی خوێندنە، سێهەم پێوانە و هەڵسەنگاندن، چوارەم تەکنیکەکانی بەڕێوەبردننی پۆل، پێنجەم تەکنۆلۆژیای زانیاری IT. ئەمە نابێتە ئینشاءڵڵا کۆتایی هەوڵەکانی زانکۆی جیهان بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پەروەردە. بۆیە داواکاریەک لە بەڕێز وەزیری پەروەردە و هەروە کادرانی وەزارەتی پەروەردە ئەوەیە تەنها ئێمە لەم بوارە کار نەکەین، بەڵکو وانە زانستیەکانیش پێویستی بە پەرەپێدان هەیە. هیوادارم لە داهاتووە بە پێی پسپۆر مامۆستاکانی پەروەردە لە زانکۆی جیهان چی لە هەولێر، چی لە سلێمانی، چی لە دهۆک بتوانن پەرە بە توانای خۆیان بدەین. ئێمەیش لەم جێگایەوە ئامادەکاری خۆمان دەرەبڕین بۆ ئەوەی بتوانین هاوکار بین لەگەڵ وەزارەتی پەروەردە بۆ پەرەپێدان و پێشخستنی توانای مامۆستایان لەو پەروەردانە. هیوادارم وەزارەتی پەروەردە کار لەسەرەوە بکە بە تایبەت لەسەر ماددە زانستیەکان وەکو بایۆلۆجیە و ماتماتیکە و کیمیایە و ئەوانی ترە. لەبەرەوە زانست لە یەک نوقتا، لە یەک خاڵا، لە یەک جێگا ڕاناوەستێ پێویستی بە پەرەپێدان هەیە. ئێمەیش وەکو مامۆستای زانکۆ بەردەوام هاینلەوە هەر مامۆستایەک لە زانکۆ ئابدەیتی خۆیەکە، چی لەلایەن توێژینەوە، چی لەلایەن خوێندنی کۆمەڵێ بنەمای زانستیوە. بۆیە ئێمە داوا لە وەزارەتی پەروەردەکەین لەسەر ئەو ئاستە کار بکەین. ئەوەی کە پێشبینی ئەکرێت لە زانکۆکان وابزام باشترین جێگایە بۆ هەڵسەنگاندنی دەرەنجامی پەروەردە، چونکە پاش تەواوبوونی ئامادەیی قوتابی ڕوو لە زانکۆکە. ئێمە ئازانین قوتابیانی پەروەردە کە لە ئامادەیی دەرچین پێویستیان بە چییە، لە چی بوارێکە. بۆیە منە و پێشنیارم بۆ بەڕێز جەنابی وەزیر کرد لەو وانانە بەڕاستی پێویستی بە پەرەپێدان هەیە. ئەو پەرەپێدانەش ئەبێ لە خودی مامۆستاوە دەستی پێ بکە. دووبارە من تیکرارێکەمەوە کە ئێمە ئامادەکاریی باشمان هەیە بۆ ئەوەی ئەو هەماهەنگیە لەگەڵ جەنابتان بکەین. هیواداری سەرکەوتن بۆ هەموو مامۆستایانی بەڕێزە خوازم. ئینشاءڵڵا لە خولێکی تریشا یەکترێ بین و سوپاس بۆ هاتنتان بۆ زانکۆی جیهان. بەخێر لێ سەرچاوە. دکتۆر نەوزاد یەحیا بازگر لە کتێبی مامۆستا دەڵێت فێرکردن لە باخچەوە بۆ سەرەتایی لەکوێ لاواز بێ لەوێ ئەچەقێ. هەروەها دەڵێ باخچەی ساوایان و سەرەتایی گرنگترن لە زانکۆ. دواتریش دەڵێت چاوەڕوانی خەڵات بی مامۆستایەتیت پێ ناکرێ. داوا لە بەڕێزیان دەکەین بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتەیەک. بە ناوی خودای گەورە و میهرەبان. بەڕێز
وەزیری پەروەردەی هەرێمی کوردستان کاک ئاڵان محەممەد سعید، بەڕێز دکتۆر ئەمجەد سەرۆکی زانکۆی جیهان هەولێر، بەڕێزان شاندی وەزارەتی پەروەردە، مامۆستایانی قەدرگران، قوتابیان، میێوانان، بەخێر بێن بەسەر چاوم. ئامادەبووانی خۆشەویست، بەخێر بێن ئاوەدانتان کرد. زانکۆی جیهان بە ئێوە بەکارە. ئێستا لەژێر دروشمی مامۆستا هەم مامە هەم وەستا دەست پێ دەکەین پەرەپێدانی مامۆستا. بڕوا بکەن. پەرەپێدانی مامۆستا زۆر گرنگترە لە پەرەپێدانی قوتابی. لە هەموو جێیان مامۆستا زیاتر لە قوتابی کار دەکە، زیاتر پەرە بەخۆی دەدا، زیاتر دەخوێنی، زیاتر توێژینەوە دەکە. ئێمە لەو ئاستەی بەداخەوە لاوازین، خەتا لە هەمومانە و خاستەن لە زانکۆیەکان دەبی ئاستی خۆیان بگەین ئەو ڕادەیەی کە بتوانن مامۆستاش پاش تەخەڕوجیشان بتوانن هاوکاریان بن. خوشک و برایان، ئامادەکردنی مامۆستا ڕێگای ڕزگاریە. بڕوا بکەن. مامۆستای باش ئامادە بکەی وڵاتت ڕزگار دەبیتن، چونکو جەهل نامینێ. بەڵام بە شێوازێکی هاوچەرخ، بە تەکنۆلۆژیای سەردەم، بە زمانی زانستی جیهانی بۆ دروستکردنی وڵات و مرۆڤ و خۆشەویستی، ئەو پێنج سیفەتەی نەبیتن لە پەرەپێدانی مامۆستا، مامۆستاکە لایەکی پەک دەکەوێت. دووەمین، هەروەکی گوتم، فێرکردنی مامۆستا زۆر گرنگترە لە فێرکردنی قوتابی. ئەگەر پێکەوە فێریان بکەی، مامۆستا قوتابی فێرکە، قوتابیش مامۆستای فێرکە، ئەمەش هەموو وڵات کۆمەڵ هەردووچیان فێر بکە، ئەو وەختی ئەمە دەتوانین بگەینە ئاستەکی تیمورک، بتوانین خۆمان دروستکەین بە دروستکردنی نەوەکانەوە. مامۆستا و قوتابی ئایندەن، تکاتان لێ دەکەم، ئەوەی لەبیر نەکەین. مامۆستا و قوتابی ئایندەن، سامانی ملەتن، چونکە ئەوان ئایندەن. ڕجاتان لێ دەکەم مامۆستایانە، قوتابی وەرگرن کە مرۆڤ دروستی بکەن، لێی فێر بن، فێری بکەن. لۆ ئەو ئەرکەمان کە دەستمان پێ کرد لەگەر وەزارەتی پەروەردە 6-7 ساڵ لەوەی پێشتر بەردەوام بین. بۆیە من پێشنیار دەکەم لۆ هەردوو لای زانکۆکانی جیهان و زانکۆکانی تایبەت و حکومی لەگەر وەزارەتەکان، خاستە وەزارەتی پەروەردە، یەکەم براینە زانکۆکانی جیهان بە هەموو دەستگای زانستی و سامانی مرۆڤی و هێزی توێژینەوە تەرخان دەکرێت بۆ پرۆسەی پەرەپێدانی مامۆستا، بە هەماهەنگی لەگەر وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵای و بە خۆرایی. دووەمین، دامازراندنی لێژنەی باڵا بۆ دارەشتنی پلانێکی 5 ساڵانە لە 23 بۆ 28 بۆ پەرەپێدانی مامۆستا، قوتابی، پرۆگرام. ڕجاتان لێ دەکەم، دیزاینی پرۆگرام یەک لە بەرزترین ئاستی پێویستە. پەیوەندی زانستی و چاندنی خۆشەویستی. ئەگەر مامۆستا قوتابی خۆی خۆش نەوێ، قوتابی خۆش نەوێ، مامۆستای خۆش نەوێتن، بڕوا بکەن ئەو قوتابخانەیە بڕێک زەحمەت دەوی لێژێنی. نقطەی ئەساسی لەکن من دانانی ناسنامەی مامۆستا. بەداخەوە لە عمری من کە مامۆستام دەدی خۆم دەشاردەوە، کە مامۆستام دەدیت
ئەگەر بنیشتم لە دەوبایە تۆم بخواردبایە فڕەن دەدەن بەڵام ئێستا وانەمایە لۆ ناسنامەمان قەیب کرد مامۆستا ئەوهای لێهات لە ژیانێکی زۆر زۆر زەحمەت و سەخت ژیە ئەو دانانی ناسنامەیە بە یاسای تایبەت دەبێتن لە پەرلەمانی کوردستان مافی دابندرێت ئەرکی دابندرێت ڕێزلێنانی دابندرێتن و پێداویستەکانی ژیانی لۆ تەرخان بکرێت ئەو 5 نقطەیە ناسنامەی دەداتە مامۆستای دەیکاتن لە دکتۆرێک باشتر لە کۆمەڵ لە مەهەندیسێک چاکتر لە پەرەپەر دەستێکی مەسئولێکیش باشتر چونکە دێن ئەوە مامۆستایە قوتابیەکەمان بەخێو دەکات چارەم پرۆسەی فێربوون دەبی بە ئەرک بزەنی نەک بەتەنێ قوتابی هەمومان لە منداڵەوە حتا پیر و مافی هەموو تاکەکی کوردستانە فێربوون نابی بڵێن ئەوە عمری 70 ساڵە یا 6 ساڵە نابی لە زانکۆی وەربگیرێتن یان نابی لە عەدادی وەربگیرێتن یان نابی لە متەوەستەی وەربگیرێتن بەیانینە ئێواران دەبیت هیچ دەستورێکی دنیایی نییە مافی لە هەر تاکەک وەربگری کە لە بەرعەمری ڕزاتان لێ دەکەم ئەو نقطەیە زۆر زۆر مهمە لە پێدەکۆجی دەستمان پێکرد هیوادارم وەزارەتی پەروەردە لەگەر زانکۆکانی جیهان و لەگەر زانکۆکانی تایبەت و حکومی ئەو پرۆسەیە پەرەی پێ بداتن و بەردەوام بی ئێمە لە زانکۆی جیهان دامانەیە ساڵەیە 2 خول دروست دەبێتن فەسڵی یەکەم و فەسڵی دووەم هەموو ساڵ تکاتان لێ دەکەم لە هەر 3 شار چەند دەتوانن مامۆستا بنێرن و نامەنەش بەتەنێ ئەمە بیکەین باکە زانکۆیەکانی دیکەش چاو لەمە بکەن لەمە باشتری بکەن حتا فێرکردن بەردەوام بی نقطەی دیکەی ئەساسی دامەزراندنی دەستگایەک بۆ دیزاینی پرۆگرام براینە پرۆگرامی مە پرۆگرامی شێستەکان و هەفتایەکان ئێستاش دارە داری دووری دیت ئەوەی دەخینی ئێستاش ئێمە تەکنۆلۆژیای سەبۆرە و تەباشیری بەکاردێنین ئێستاش ئەمەی باشترین جێ داتەشۆیە داتەشۆش ئەپدێت نەما ئێستا تەکنۆلۆژیای فێرکردن تەکنۆلۆژیای دروستکردنی ئاماری فێربوون زۆر زۆر پرۆگرامی بەقۆتی هەیە بۆیە استراتیژێتی دانانی پەروەردە و خوێندن زۆر 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 کارێکی پێویستە هەفتەم ئێمە سیۆری دەخینین دەبی بکەینە تەکنیکی دەبی بکەینە پراکتیکی دەبی بیکەینە فێربوونی چۆن دروستی بکەین بۆیە بەهێزکردنی و پراکتیکی فێربوون و پیشەیی و تەکنیکی هەشتم ئێمە بۆ ئەو شتانە پێشنیارم وایە کۆنفرانسێک پەروەردە و خوێندنی باڵا لە زانکۆکانی جیهان با دروست بکەین ئەو نقاتانەکە گوتمان تاوتوو بکەین و نقاتی دیکە بتوانین بگەینە ئامانجێک بگەینە بریارێک سوپاستان دەکەم سوپاس هەستی بەرزتان دەکەم بۆ ئامادەبوونتان سوپاسی سەرۆکایەتی زانکۆی جیهان و مامۆستایان و کارمەندانی دەکەم و سوپاسی وەزارەتی پەروەردە بە هەموو ئەندام و کارژێرانی وەزارەت مامۆستایان هەر قەدرگرانان و کاک ئاڵان وەزیری هاوچەرخ زۆر زۆر بەخێر بێن بەسەر چاوە بەهانی هەموو لایەکتان باش برای بەڕێز کاک دکتۆر نەوزاد یەحیا بازگر پاڵپشتیکاری وەزارەتی پەروەردە بەڕێز سەرۆکی زانکۆی جیهان ئامادەبوانی بەڕێز ئەندامانی ئەنجومەنی زانکۆ مامۆستایانی ئەزیز و خۆشەویست بەهانی هەموو لایەکتان باش سەرەتا سوپاس بۆ
زانکۆکانی جیهان لە کوردستان کە ڕۆڵێکی گرنگیان بینیوە لە هەماهەنگی و هاوکاریکردن و پاڵپشتیکردنی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتیش لەم هەماهەنگیە جێپەنجەی برای بەڕێز کاک دکتۆر نەوزاد دیارە کە بە پەرۆشەوە دەیەوێت خزمەت بە کەرتی پەروەردە بکە و هەمیشە دەستپێشخەری هەبووە بۆ ئەوەی کە لە بواری پێگەیاندن و پەرەپێدانی تواناکانی مامۆستایان خزمەت بۆ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بکە. ئەوەش جێگەی بایەخە کە کەرتی تایبەت لە بواری پەروەردە و فێرکاری لە کوردستان بێوێ هاوکار بێ لەگەڵ کەرتی گشتی و هەماهەنگی دروستکە. ئەو یادداشتی لێک تێگەشتنەی ئێمە لەگەڵ زانکۆی جیهان هەمانە بەرهەمەکەی کاری پێکەوەی دروست کردو بە کردار. من دەمەوێت لێرە چەند خاڵێک بخەمە ڕوو کە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دیدمان چی بۆ ویستمانە بگەینە چی و چی بۆ بواری پەروەردە و فێرکاری بکەین. هەموو ئەوەش بێئالەنگاری نەبووە کە لە بەردەم کۆمەڵێک دۆخی ناخۆش بوون چ لە ڕووی دارایی چ لە ڕووی تەندروستی کە بە شێوەیەکی گشتی لێکەوتەکانی لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکاری لە جیهان زۆر بۆ بە تایبەتیش لە هەرێمی کوردستان. بەڵام ئەوەی کە دەمەوێت داماژەی پێ بدەمەوەیە کە کارێکی لە پێشیناوەیە ئێمە لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لەو کابینەیە بۆ ئەوەی کە دید و استراتیژەتی ئەم هەرێمی خۆمان بخەینە ڕوو بۆ پرۆسەی پەروەردە و فێرکاری پرۆژە یاسای پەروەردە و فێرکاریمان لە هەرێمی کوردستان ئامادە کرد و لە پەرلەمانی کوردستان دەنجی لەسەر درراوە. ئێستا لە سەرۆکایەتی هەرێمە پاش پەسەندکردنی لەلایەن جەنابی سەرۆکی هەرێمەوە لە وەقایعی کوردستان بڵاو بێتەوە نەخشە ڕێگایەکی دروستکردن و بنیادنانی سیستمێکی پەروەردەی کوردستانی نیشتیمانیە بە سوود وەرگرتن لە ئەزموونی دەوڵەتانی دیکەش. کابێ خاڵێکی گرنگەوەیە ئێمە هەنگاومان ناوە کە پرۆسەی پەروەردە و فێرکاری لە هەرێمی کوردستان لە چوارچێوەی میزاج و بە گۆڕینی کەسەکان گۆڕانکاری ناجۆری بەسەرانەیەت بچێتە چوارچێوەیەکی یاساییەوە و یاسا سەروەر بێ بۆ ئەوەی کە پرۆسەکە بەڕێوە بەرێ نەگویستی تاکە کەسەکان کە ئەمەش پێم وابێ یەکەمین هەنگاوی گرنگە لە ماوەی 30 ساڵی ڕابردوو کە بتوانین یاسایەکی وردەکاری بۆ پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان داوەڕێژینەوە. خاڵی دووهەم لەو هەنگاوە استراتیژیانەی کە لەم کابینەیە نراون بۆ باشترکردنی کوالێتی خوێندن پێداچوونەوەی بە پرۆگرامەکانی خوێندن. چەندین کتێبی خوێندن پێداچوونەوەیان پیاکراوە. بەداخۆ دێڵم بە جۆرێک دۆخی کتێبەکانمان تا ڕادەیەک ئەوەندە ناجۆر بۆ لاندێ شوێن کتێبەکانی ساخراونەتەوە کە پێویستی بەوە هەبووە هەم لە ڕووی دیزاینکردن هەم لە ڕووی ناوەڕۆک پێداچوونەوەی جددی پیا بکرێت. بەشێکی باش لەو کتێبانە گەشتونەتە ئاکامی خۆیان و جێبەجێ بوون و بەشێکیشان ئێستا لە ژێر کارکردنان و بەشێکی دیکەیان لە پلانی ئاندەییان. ئەوەی کە لە ماوەی ڕابردوو لە پرۆگرامەکان زۆر دەستی بۆ نەبرا بوو لەم 3 ساڵی ڕابردوو زۆر بە چڕی کاری لەسەر کراوە و دەرەنجامی شێوێت تەنانەت ئەم کارکردنە گەیشتۆ بەوەی کە کتێبەکانی زانستی پۆلی 1 و 2 بنەڕەتیش بگرێتەوە. ساڵی پار بۆ یەکەمین جار دەستی خۆماڵی مامۆستاکانی ئێمە پسپۆڕەکانی ئێمە سەرپەرشتیارەکانی ئێمە کتێبی زانستی پۆلی 1 دانا یان با بڵم دروستتر پرۆگرامی زانستی بۆ پۆلی 1 دانا و ئەم ساڵ بۆ پۆلی 2 بنەڕەتی پرۆگرام ئامادەکراوە کتێب ئامادەکراوە و ساڵی ئایندەش بۆ پۆلیسی و بەو شێوازە بە شێوازێکی تەدریجی دەڕوە کە ئەمەش بۆ یەکەمین جارە دەستێکی خۆماڵی پرۆگرامی زانست لەناو وەزارەتی پەروەردە دابنێ بەبێ ئەوەی کە پشت ببەسێ بە کۆمپانیایەکی دەرەکی. خاڵێکی دیکە کە گرنگە باسی بکەین ڕاستی بابەتی توانا و کارامەی مامۆسایە کە ئەمڕۆ ئەم کۆبوونەوەی ئێمەش بۆ بابەتەیە. لە وەزارەتی پەروەردە ڕاهێنان کراوە بەڵام فۆلۆ ئەپ بە دوواداچوون بۆ ڕاهێنانەکان نەبوو.
هەندێک جار بابەتەکان دراونەتە دەست قەدەر ئیمکاناتێکی زۆر لە مامۆستایەک خەرج کرابێ بۆەوەی کە ڕاهێنانی پێ بکەیت و پەرە بە تواناکانی بدەیت بەڵام هیچ پێوەرێک نەبوو بۆ ئەوەی کە تۆ بتانی بزانی ئەو مامۆستایە تا چەندێک دەتوانێت ئەو توانایی کە بنیادی ناوە بیبەخشێتەوە بە دەوروبەرەکەی لەناو ژینگەی قوتابخانەوە هەروەها بە قوتابیان و بە خوێندکارانیش. بۆ مەبەستا لەسەر بنەمای پێداویستی، لەسەر بنەمای بەفی ڕۆنەدانی سامانە دارایی و سامانە مرۆییەکان، لەسەر بنەمای ئەوەی کە دیدێکی استراتیجی ڕوونمان هەبێت بۆ ئەوەی کە ڕاهێنان بە مامۆسایان بکەین. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان خۆڕێخستنەوەیەکی لەسەر دوو ئاست ئەنجام داوە. ئاستی یەکەمیان هەماهەنگی لەگەڵ زانکۆکان و هاوکاری زانکۆکانە کە بەم شێوازە دەیبینن خول بە مامۆسایانی ئێمە ئەکەنەوە و زانکۆی جیهانیش لەم بوارە پێشەنگە کە ڕۆڵی گرنگی بینیوە. بەڵام ئاستە هەر استراتیجی و گرنگەکەی ئێمە کە ئەمە پرۆسەیەکی زۆر گەورە و فراوانە، ئەویژەوەیە ئێمە ئێستا لە قۆناغی ئامادەکردنی 600 مامۆستای ڕاهێنەر داین کە ئەم مامۆستا ڕاهێنەرانە زیاتر لە 41 کاتژمێریان 40 کاتژمێر ببەخشن ڕاهێنان لەسەر دیداکتیک شێوازی وانەوتنەوە وەرەگرن و 40 سەعاتیش ئامادەکاری و تەحزیرەکەن پاش ئەوەی کە هەڵ ئەسەنجێنرێن کە شیاوی ئەوەن ببنە مامۆستای ڕاهێنەر لەلایەن پەروەردەکانی خۆیانەوە دابەشەکرێن بەسەر ناوەندەکانی خوێندن. ئەم استراتیجیتە چی دەستەبەرەکە؟ ئەوە دەستەبەرەکە کە یەکەم دادپەروەری لە ڕاهێنانی مامۆسایان دروستە بێ. مامۆسایەکی گوند لەگەڵ مامۆسایەکی قەزا و ناحیە و شارەکان بە هەمان میتۆد و بە هەمان ستایل ڕاهێنانیان پێیەکری لە چوارچێوەی ساڵێک. دوو، ئەوە دەستەبەرەکە هەموو مامۆسایەکی ئێمە لانی کەم لە ساڵێکە 15 تا 20 سەعات ڕاهێنانی بەردەوامی هەیە کە لە بوارە جیاوازەکان لەسەر بنەمای پێداویستی وەزارەتی پەروەردە وەریەگرێت. سێ، چی دیکە دەستەبەرەکە؟ ئەوە دەستەبەرەکات کە ئەو ڕاهێنانەی کە ئێمە بە ڕاهێنەرێکیەکەین و مامۆسایەکی ڕاهێنەر پێگەێنین دەبێت مامۆسایە چی بکە، چۆن کارەکانی بەردەوامیدا، ئەو مامۆسایە لە ناو ناوەندەکانی خوێندندا کارەکان ئەنجامەدا. بەڵام گرنگترین خاڵ لە ناو ڕاهێنانە ئەوەیە کە ئێمە بە دوادا چوون فۆڵۆ ئەپمان هەبێت لەسەرەوەی کە بەرئەنجامی ئەو ڕاهێنانە چۆن وەگەڕەخرێ بۆ خزمەتکردنی پەرەپێدانی تواناکانی ئەوانی دیکە. چونکە ئەو کەسێک کە ڕاهێنان وەرەگرێ تەنها بۆ خۆی نییە، بۆ ئەوەیە کە چۆن بەگەڕی بخا بۆ خزمەتکردنی تواناکانی دیکە. ئەم هەنگاوە استراتیجیەتە دەستی پێکردو بە پاڵپشتی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار کاک مەسعود بارزانی و هەر مامۆستایەک لەو ڕاهێنەرانە دەرماڵی 50,000 دیناری مانگانەیان بۆ بڕاوەتەوە. ئێمەش لە وەزارەتی پەروەردە پێداویستە لۆجیستیەکانیان بۆ دابینەکەین. هەر ڕاهێنەرێک دابەش دەبن بەسەر نزیکەی 10 تا 12 قوتابخانە لە هەفتەیەکە سەردانی ئەو قوتابخانانەی خۆیانەکەن و لە شوێنێک لە هۆڵێکی ناو قوتابخانەکە لە یەکێ لە پۆلەکانە ڕاستەوخۆ ڕاهێنانە دەنە مامۆستایان و ئەمانە پاشەوەی کە چەند هەفتەیەک لە ڕاهێنان وەرەگرن بەردەوامە بن بە دوواداچوون لەسەرەوە ئاکرێت تا چەندێک ئەم پرۆسەیە جێبەجێیەکەنەویش بەوەی کە ئەو بەڕێزانە دیدەنیەکرێن لە ناو پۆل و هەروەها فیدباکیش لە قوتابیان وەرەگرنەوە بەوەی کە ئایا ئەو شێوازەی کە پێویستە ئەو مامۆستایە وانەی پێ بڵێتەوە ئایا بە قوتابیەکانی وتۆتۆ یان نا، هەویش لە ڕێگەیەکی فۆرمێکی زانستی دروستەوە بێت. پاش ئەوە لە کۆتایی ساڵدا مامۆستای ڕاهێنەر هەڵسەنگاندن بۆ مامۆستاک و دابەشکراوە بەسەر 5-6 ئاستا کە یەکێک لە علامەتەکان مارکەیەکی دەداتێ و ئەوە دەبێتە بنەمایەکی هەڵسەنگاندن کە ڕادەستی بەڕێوەبەری قوتابخانەکرێت. کەوابێ ئێمە هەم ڕاهێنانەکەین هەم بە دوواداچوون لەسەر ڕاهێنان و جێبەجێکردنی ڕاهێنانەکەین و لەمەولا دەبێت ڕاهێنان دیدی ئێمە لە وەزارەتی پەروەردەوەی ڕاهێنان بنەمای هەموو شتێکی مامۆستا بێ، یعنی خاڵی ئیجابی بۆ ئەوەی کە تۆ سیڤیەک پێشکەشکەی بۆ وەرگرتنی پۆستێکی ئیداری، بۆ وەرگرتنی
پۆستێکی بەڕێوەبەری قوتابخانە یاریدەری بەڕێوەبەری قوتابخانە پۆستی سەرپەرشتیاری هەر پۆستێکی دیکە و بۆ وەرگرتنی تەنانەت ڕێز و سوپاسێکیش لەلایەن دام و دەستگا بەرپرسانی دام و دەستگا پەروەردەیەکانەوە دەبێت لە ناو سیڤەکەی تۆ لە ناو مەلەفەکەی تۆ ڕاهێنان هەبێ و ئەو ڕاهێنانە دەبێتە بنەمایەک بۆ بابەتی پاداشکردن بۆ بابەتی ڕێزەنان بۆ بابەتی سوپاسکردن لەبەرەوە دیدی استراتیژیەتی وەزارەتی پەروەردە ڕێک خراوە لەسەر بنەمای پێویستی و لەسەر بنەمایەوەی کە چۆن پرۆسەکە بە منەظەمی بڕوە و لەسەر بنەمایەوەی کە ئێمە ئیدی ڕاهێنەرەکانمان دیاری دەکرێن کە چۆن لە ناو ناوەندەکانی خوێندن ئەوانە دەتوانن ئەو ڕاهێنانەوە گەڕبخەنەوە. خاڵی کۆتاییم لەم پانۆراما کورتەی پێشکەشم کردن پرۆژە یاسای پەروەردە بە هەموو تێڕوانینە استراتیژیەکانیەوە بنیادنانی تواناکانی مامۆساکانمان پێداچوونەوە بە پرۆگرامەکانی خوێندنمان گرنگترین خاڵ ئەوەیە کە ئێستا ئێمە لە ئامادەکارین و کاری جدیشمان لەسەر کردووە ئەویش ئەوەیە چۆن بتوانین خێزان هاو ئاهەنگکەین لەگەڵ قوتابخانە بۆ مەبەستا بەڕێز مامۆستا نەزمەدین ڕاوێژکاری وەزارەت ڕاست پێراوە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا و زانکۆکان ئێستا لە هەمانجیایە کە بە نزیکترین کات وەرکشۆپێ بکەین. ئێمە ڕامان وایە حتا مامۆساکانمان بەتوانا بن باش هەتا پرۆگرامەکانمان کواڵیتیان باش بێ باش هەتا ژینگەی قوتابخانەکانمان باش بن باش بەڵام ئەمە ئەگەر ڕای وەزارەتی پەروەردەش نەبێت لە ئێستادا ڕای شەخسی منە هەموو ئەمانە گرنگن بەڵام لە هەموو ئەمانە گرنگتر خێزان حتا نەتوانین پەلی خێزان ڕابچێشین بۆ ناو پرۆسەی پەروەردە ناتوانین سیستمی پەروەردە بێشین لە قوتابی لە کتێبەکانی خوێندن لە ژینگەی قوتابخانە گرنگتر خێزانە ئەو منداڵی کە 24 سەعات لە شەو ڕۆژێکدا دەژی تەنها 4 سەعاتی لە لای مامۆساکانێتی مامۆساکانی ئێمە هیچ کاتێک وشەی زبر و ناشرین و بێڕێزی فێری منداڵەکان ناکەن هیچ کاتێک ئاکار و ڕەفتاری ناشرین فێری منداڵەکان ناکەن من سوورەتە گشتێکە باسەکەم دەکرێت هەموو کەسێک قابلی هەڵەیەکە لە شوێنێک مامۆسایە کەم و کوڕێکی هەبێت بەڵام من سوورەتە گشتێکە باسەکەم ناوەندەکانی خوێندن و ئەو هۆڵانی کە ئێمە ئاواتیایە دانیشین شوێنی ئەوە نین کە منداڵەکانی ئێمە بێپەروەردە بکەن شوێنی ئەوە نین کە منداڵەکانی ئێمە بێڕێز بکەن منداڵەکانی ئێمە جنێو فرۆش بکەن منداڵەکانی ئێمە ئاکار خراپ بکەن بەڵام گرنگترین شت ئەوەیە پرۆسەی پێگەیاندن سۆشیالیزیشن پرۆسەی پێگەیاندن تەنشیعەی ئیجتیماعی هەموو تاچێک لە خێزان و خزم و کەس و کار و گەڕک و مزگەوت و قوتابخانە و هەموو کایە کۆمەڵایەتەکانی دیکە ڕۆڵیان تیا هەیە حتا وەکو خێزان هەمە ئاهەنگ نەکەینەوە لەگەڵ قوتابخانە و یەک پەروەردەی پارالێڵ بە یەکیان نەبێ ئەستەمە بتوانین تاچیشی باشی پەروەردەکراوی دروست پێشکەش بە کۆمەڵگا بکەین. لەبەرەوە ئێستا ڕۆڵی دامەزراوە گرنگەکان و کایە گرنگەکانی ژیان کە خێزانە قوتابخانەیە مزگەوتە ناوەندە کۆمەڵایەتیەکانە ئەوانەی جاران بەهایان بەرهەمەهێنا ئێستا تا ڕادەیەک ئەم ناوەندانە لە پاشەکشن ئەوەی ئێستا بەها بۆ خەڵک بەرهەمێنێتەوە سۆشیال میدیا و میدیایەکی گلۆباڵە لەبەرەوە ئێمە تووشی دوو بەریەکەوتنی قورس بووین لە نێوان بەهاکانی خۆمان کە بەهای لۆکاڵی و کۆمەڵگەیی ئێمە و دەمانێت دەستیان پێوە بگرین لە نێوان کۆمەڵێک بەها کە دروست دەکرێت و ڕۆژانە دەدرێتە ناو هەموو مۆبایلەکان و لە لەپی دەستی هەموومانایە و ستایلی ژیان و جۆرێکی دیکی بیرکردنەوەمان بۆ دروستەکە ئێمە پێویستمان بەوە هەیە خێزان جارێککە بێنینەوە ناو ناوەندەکانی خوێندن کە دەڵێم بیان هێنەوە ناو ناوەندەکانی خوێندن تێکەڵ بە یەکیان بکەینەوە بۆیە دڵنیا بینەوە ئەو پەروەردەیە کە لە قوتابخانە هەیە ئەو پەروەردەیەش لە ماڵەوە دەبێت ئەو پەروەردەیە کە لە قوتابخانە هەیە ئەو پەروەردەیەش لە گەڕەکە بێت دیارە ئەمانە هەمووی ڕێژەیە هیچیان ڕەهاگیر نین بەڵام زۆر گرنگە ئەم کارە بکەین بۆیە ئێستا ئەمە لە هەوڵی ئەوەین کە لەگە پسپۆڕانی ئەکادیمی وەرکشۆپێک ئەنجام بدەین چی دەکرێت بە وەزارەتی پەروەردە هەتاوەکو ئێمەم کارانە ڕاستپاردان چی ئێمە وەکو خۆمان بیرینە بەر هەر بۆ ئەوەشە کە ئێمە پلاتفۆرمی ئیخێزانمان ئیطلاق کردووە کە پلاتفۆرمێکە چەندین ڤیدیۆی فێرکاری و هەروەها چەندین پۆستەرەنامە و نامیلکە دەنجی تایە
کە بۆ خێزان بەسوودە چۆن ڕەفتار لەگەڵ منداڵەکەی بکە کە ئامانجمانەوەیە پەروەردەی قوتابخانە و پەروەردەی ماڵ پەروەردەیەکی هەماهەنگ بێ. من دووبارە سپاسی برای بەڕێز کاک دکتۆر نەوزاد دەکەم. کاک دکتۆر ئەمجاد هەموو بەڕێزانە نابێت دەوری کاک دکتۆر عیرفانیش لایات بکەین کە لە هەموو شوێنەکان ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە و نقطەیەکی ئەساسی بەهێزبوونیە و پەیوەندی نێوان وەزارەتی پەروەردە و زانکۆکانی جیهانە. ئەوەی کە گرنگە بۆ ئێمە ئەوەیە کە ئەم زانکۆ بەڕێزە دەستێکی باڵای هەیە لە پێگەیاندن و پەرەپێدانی تواناکانی مامۆسایانی ئێمە بەردەوام ببین سوپاسیانەکەین لەسەر ئەساسی ئەو پێداویستیانەی کە ئێمە پێویستمانە. ئەوەی کە کاک دکتۆر ئەمجەد فەرمووی ئەوان لە هاتنی قوتابیەکان دەزانن زانکۆکانی ئێمە هەست بەوە دەکەن کە ئێمە بێت چی بکەین چی زیاترمان پێویستە و لەسەر ئەساسی ئەو پێشنیار و ڕاستپاردانەی ئەوانی شەباندنێ بە دڵنیاییەوە تێکەڵ بۆ استراتیژیەتی خۆمانی دەکەین دەکرێت و استراتیژیەتی ئێمە ئەو مامۆستا ڕاهێنەرانەی ئێمە ئێوەش بەڕێزیش دەور ببینن لەوەی کە کاک دکتۆر قسەیەکی جوانی فەرموو تەنها لایانی تیۆری نەبێت لایانی تەکنیکی بێت. چۆن بتوانین پرۆسەی خوێندن بکەین بە فێربوون بە کردار. بەشێکی لەم دیدەیەکی ئێستا هەیە شێوازی وانەوتنەوەی تەقلیدیە لە ڕێگەی پێداگۆجیەوە بکەینە فێربوون بە کردار. فێربوون بە کردار تەنها ڕێگەی دروستە کە هەموو زانست و زانیاریەک لە لای قوتابی لە لای منداڵ دەهێڵێتەوە بە شێوەیەکی سەرنجی. ئەوانی دیکەش ڕۆڵیان هەیە بەڵام فێربوون بە کردار ڕۆڵی هەرە گرنگی هەیە لە توێژینەوە زانستیەکان بە دەرکەوتووە کە ڕێژەیەکی گرنگی مانەوەی هەست بۆ مرۆڤەکان ئەوەیە کە خۆی بتوانێت بە دەستی خۆی بە شێوازی خۆی و هەروەها لە ڕێگەی هزر و ئەوەی کە تواناجەستەیەکانی هەیە تێکەڵی کا بە یەک ممارەسەی کارێکی پێ بکە ئەو کارە هەرگیز لەبیر ناچێت. بۆیە ئەوەی کە گرنگە ئەم شێوازی پێداگۆجیە ئەم شێوازەی ئێسای وانەوتنەوەی ئێمە لە تەڵقینکردنەوە بگۆڕێ بۆ شێوازێک کە قوتابی بیرکەرەوە بێ بتوانێت خوێندکارێک بێ ئامانجێکی بەهاداری هەبێ کە ڕەنەگر بێ لەسەر تێزەکان و مامۆسایەک بێ کە مامۆسا هاریکاری قوتابی بێ نەک تەنها مامۆسا هەر ڕۆڵەکەی ئەوە بێت دەبێت هەمووشت لەسەر مامۆسا بێ فێریکە هاریکاری بێ بۆ فێربوون. ئێمە ئەوە لێوە ڕابینین دووبارە پیرۆستا بێ لە ئێوە بەڕێز و لە هەموو بەڕێزانی کە لە سلێمانی و لە دووهۆکیش بەشداریان کردووە. سپاس بۆ ئەم زانکۆیە کە ڕۆڵی گرنگی هەیە و من بە هیوام تواناکانی ئەوە لە شوێنەکانی خۆتان سوودی لێ وەربژیرێ و هەموو یەکێک لەو بەڕێزانی کە بەشداریان کردووە لە خولەکانی ڕاهێنان ئێمە سوپاس و ڕێزی فەرمی وەزارەتی پەروەردەیان پێ بەخشین کە ئەمە هاندانێکی زۆر سادە و متەواضعە بۆ ئێوەی بەڕێز کە بتوانن خزمەتێکی زیاترکەن. من تۆزێک گوتارەکەم درێژ کردەوە عادەتم نییە ئەوەندە قسە بکەم بەڵام لەبەرەوەی بابەتی ڕاهێنان بوو پێم خۆش بوو لە بابەتی ڕاهێنانە دیدی وەزارەتی پەروەردە بخەمە ڕوو. سپاس بۆ هەموو لایەکتر.